کوردستان و کورد نووسینی دکتۆر عەبدوڵڕەحمان قاسملوو وەرگێڕانی عەبدوڵڵا حەسەنزادە چاپی هەشتەمی ئەم بەرهەمە لەلایەن چاپخانەی دانیشفەڕەوە لە هەولێر ئەنجامدراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەزگای میدیایی هاوڵاتی. فەسڵی دووهەم. ئاوڕێک بۆ سەر مێژوو. 1. ڕەسەنی کورد. نەتەوەی کورد دەچێتەوە بۆ سەر کۆنترین نەتەوەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست کە بە لانکی شارستانیەتی کۆن دەناسرێت. لەبەر ئەوەی تا ئێستاش لێکۆڵینەوەی پێویست لەسەر مێژووی کورد نەکراوە، زۆر بیر و ڕای جیاواز لەسەر ڕەسەنی کورد و پەرائەستاندنی مێژووی کورد هەیە. هێندێک لە مێژوونووسان بە ئەنقەست ڕاستیە مێژوویەکان بەراوەژوو نیشان دەدەن بۆ ئەوەی بەهێنانەوەی هێندێ بەڵگەی بێ ئەساس ئیسبات بکەن کە کورد لە ڕەگەزی سامیە یان تورکە. هێندێکی تر خزمایەتی نێوان زمانی فارسی و کوردی و ئەوە کە هەردوو زمانەکە دەچنەوە سەرلقی زمانە ئێرانیەکان دەکەنە بەڵگەی ئەوە کە کورد بە فارسدا بنێن. بە کورتی دان بەبوونی کورد وەک نەتەوەیەکی سربەخۆدانانیان و پەرەئەستاندنی مێژوو بەراوەژوو نیشان دەدەن. ئەمڕۆ زانست دەریخستووە کە کورد لە تۆرەمەی عەشیرەتەکانی زاگرۆسە، گۆتی و لۆلۆبی و هیتر کە لە ڕۆژگاری کۆندا لە مەڵبەندی چیاکانی زاگرۆس نیشتەجێ بوون و لەگەڵ عەشیرەتەکانی هیند و ئوروپایی کە لە هەزارەی دووهەمی پێشزایندا هاتوونە ئەو مەڵبەندە تێکەڵاو بوون. بەڵگە مێژوویەکانی سەردەمی ئەکاد دەری دەخەن کە عەشیرەتی لۆلۆبی و گۆتی 2000 ساڵ پێش زاین پەیوەندیان لەگەڵ ئەکادیەکان دامەزراندووە و تەنانەت چەند کەسێکیش لەو دوو عەشیرەتە لە دەوڵەتی ئەکاددا فەرمانڕەواییان کردووە. لەسەر ڕیشەی وشەی کوردیش ناکۆکی هەیە. هێندێک دەیبەنەوە سەر وشەی کوردخۆی کۆن کە گەزەنفۆن باسی کردووە و هێندێکی تر دەیبەنەوە سەر کۆرتەیەکان کە لە نزیک گۆلی ورمێژیاون. گەزەنفۆن ساڵی 400 پێش زاین لە کتێبی بەناوبانگی خۆیدا ئاناباس گەڕانەوە ئازایەتی کوردخۆییەکان باس دەکا و بە درێژی باسی ئەو شەڕە دەگێڕێتەوە کە لە کاتێکدا بە سەرکردەی 10,000 سەربازی یۆنانی لە ئێرانەوە بۆ یۆنان گەڕاوەتەوە لەگەڵی کردوون. 2. کورد لە ڕۆژگاری کۆندا. ئەو بڕوایە بەهێزە کە کوردەکانەوەی مادەکانن، میدیاکان و تاریخەکەشیان بە گرتنی شاری نینەوە دەست پێ دەکا کە ساڵی 612 پێشزاین بەدەستی کیاکسار پادشای مادەکان گیرا. لە سەردەمی ئیمپراتوریەتی ماد لە سەدەی حوتەمی پێشزایندا کە وڵاتێکی بەرینی گرتبووەوە، نەجیبزادەکانی ماد دەسەڵاتێکی زۆریان پەیدا کرد و بە چەشنێکی بێوێنەش دەوڵەمەند بوون. نابوونیت فەرمانڕەوای بابل نوێنەرانی نەجیبزادەکانی مادی بە پادشا ناودەبرد. هەتا نەجیبزادەکان دەوڵەمەندتر دەبوون، بۆرە پیاوی عەشیرەتەکان هەژارتر دەبوون و ژمارەی کۆیلەکان زیادی دەکرد. زیاتربوونی جیاوازی سامان و زۆربوونی کۆیلەکان بوو بە هۆی ئەوە کە یەکێتی عەشیرەتی ماد تێک بچێ و ببێت بە دەوڵەتێکی کۆیلەداری. هەرچەند لەبەر خەیانەتی بەشێکی زۆر لە نەجیبزادەکانی ماد ئیمپراتوریەتی ماد لە ساڵی 550 پێش زایندا سەری بۆ حکوومەتی پارسەکان نەوی کرد، بەڵام کوردەکان لە چیاسەختەکاندا سربەخۆیی خۆیان هەرپاراست. گەزەنفۆن لە کتێبی ئاناباسدا دەڵێ کوردخۆییەکان کە لە چیاکان دەژین هیچ کاتێک چ بۆ دەسەڵاتی کسارکەس خەشایارشاو چ بۆ دەوڵەتی ئەرمەنی سەریان نەوی نەکردووە. وا دیارە لە ڕۆژگاری ساسانیەکانەوە لە سەدەی حوتەم پێش هاتنی عەرەبەکان کورد بەو ناوە ناسراوە. ئەو وەختەش تا ڕادەیەک هەر لە دەوروبەری ئەو مەڵبەندانەدا نیشتەجێ بووە کە ئێستا پێی دەڵێن کوردستان. 3. کورد لە سەدەکانی نێوەڕاستدا. عەرەبەکان حکوومەتی ساسانیەکانیان ڕووخاند کە یەکێک لە گەورەترین بنەماڵەکانی پادشایەتی ئێران بوو. پاش ساسانیەکان هەتا هێرشە سەختەکەی مغۆل چەند بنەماڵەی تر پادشایەتیان کرد. لە هەمووان گرنگتر شەدادیەکان بوون کە بنەماڵەی پادشایەتی خۆیان ساڵی 1951 لە شیمالی کوردستاندا دامەزراند. دوای ئەوان مەڕوانیەکان هاتن 990 تا 1069 کە فەرمانڕەوایی دیاربەکر و چەند شارێکی ئەرمەنستانیان بەدەستەوە بوو.
یەکێک لە پرشانازیترین فەسڵەکانی مێژووی گەلانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست خەباتی سەرکەوتووی سەلاحەددینی ئەیوبی دژی هێرشی سەلیبیەکانی ئوروپایە. سەلاحەددین ئیمپراتوریەکی دامەزراند کە میسر و سووریا و بینولنەهرینی داگرت بوو. حکوومەتی ئەیوبیەکان 81 ساڵ درێژەی هەبوو، 1169 تا 1250 کە گەورەترین بنەماڵەی پادشایەتی ئەو سەردەمە بوو. لەو ڕۆژەوە هەتا هێرشی مەغۆلەکان کوردەکان کە زۆر شەڕکەر و ئازا بوون زۆر جار خزمەتی گەورەیان بە حکومڕانە بێگانەکان دەکرد. بەڵام پاش هاتنی مەغۆلەکان سیاسەتێکی زۆر چەوت بەرامبەر بە کوردەکان دەست پێکرا کە بریتی بوو لە بەکارهێنانی خزمەت و قارەمانیەتی کورد بۆ شەڕ و هەرای دژی نەتەوەکانی تر و بە گژێکترداکردنی عەشیرەتە کوردەکان. ئەم سیاسەتە تا ئەم ڕۆژ هەر بەردەوامە، هەرچەند ڕۆژ بە ڕۆژ کەمتر سەرکەوتووە. سێ هێرشی گەورە وەزعی دانیشتوانی کوردستان و ئاسیای نزیکیان تا ڕادەیەکی زۆر شپرزە کرد. هاتنی تورکەکانی سەلجوقی ساڵی 1051 و مەغۆل ساڵی 1231 و تەیموری لەنگ ساڵی 1402 یەک لە دوای یەک بوونە هۆی داگیرکردن و وێرانکردنی وڵاتەکە و زۆر گیر و گرفتی ئابووری و کۆمەڵایەتی گەورەیان پێکهێنا کە تا ماوەیەکی دوور چارەسەر نەکران. لە سەرەتای سەدەی 16دا لە ئێران و وڵاتی عوسمانیدا دوو حکوومەتی ناوەندی دامەزرابوون کە لە چاو ئەو سەردەمە بەهێز بوون. سمایلی یەکەم 1502 تا 1518 بناغەدانەری بنەماڵەی سەفەوی لە ئێراندا مەزهەبی شیعەی لە دژی مەزهەبی سونی بەهێز کرد کە مەزهەبی ڕەسمی ئیسلام بوو. کاتێک پیاوە گەورەکانی کورد پێشنیاریان پێکرد کە لە شەڕی سوڵتانی عوسمانیدا یارمەتی بدەن، شا سمایل ئەو پێشنیارەی پەسەند نەکرد و فەرمانی گرتنی دان. سوڵتان سەلیمی عوسمانی بە کەڵکوەرگرتن لە هەستی ئاینی کوردە سونیەکانی لە دژی سەفەویەکان هاندا و بەم جۆرە تورکەکان بە یارمەتی کوردەکان توانیان لە شەڕی چاڵدێراندا کە 23 ئوتی ساڵی 1514 لە شیمالی ڕۆژئاوای ورمێ ڕوویدا لەشکری شاسمایل بشکێنن. ساڵی 1514 بۆ نەتەوەی کورد ساڵێکی شوم بوو. لە ئەنجامی ئەو شەڕەدا کوردستان لە نێوان ئێران و ئیمپراتوری عوسمانیدا بەکردەوە دابەش کرا و بەشی گەورەی کەوتە ژێر دەسەڵاتی عوسمانیەکانەوە. ئەو دابەشکردنە لە پەیمانێکدا کە 1639 لە نێوان شاه عەباس و سوڵتان مورادی عوسمانیدا مۆرکرا بەڕەسمی جێگیر بوو. ئەوە کارەساتێکی گرنگ بوو کە تەئسیری کردە سەر هەموو ڕووداوەکانی پاشە ڕۆژی مێژووی گەلی کورد. پاش ساڵی 1514 سوڵتانی تورک فەرمانی پێکهێنانی ئەمارەتە کوردیەکانی بە حەکیم ئیدریسدا کە کوردێکی خەڵکی بەتلیس بوو. ئیدریس بۆ پاراستنی سنووری تورکیای تازە عەشیرەتە کوردەکانی لە خەتی سنووردا نیشتەجێکردن و هەموو خەرج و باجێکی لەسەر هەڵگرتن. ئەو عەشیرەتانە لە هەموو باج و خەراجێک تەرخان کرابوون بەو مەرجە لەشکرێکی هەمیشەییدا بمەزرێنن کە هەر کاتێک تورکەکان پێویستیان بوو بەکاری بێنن. لە ماوەی نێوان ساڵی 1514 و نیوەی دووهەمی چەرخی 19دا چەند میرنشینێکی کووردا مەزران کە هەر کامێکیان لە چوارچێوەی ئیمپراتوری عوسمانی یان ئێراندا خاوەنی چەشنە سەربەخۆیی یەک بوون. تەنانەت هێندێکیان هەم لەگەڵ شای ئێران و هەم لەگەڵ سوڵتانی عوسمانی پەیوەندیان هەبوو. ئەم دەرەبەگە بەهێزانە هێندێ وەخت جوابی پادشاکانیان نەدەدایەوە و بۆ خۆیان دراویان لێدەدا و ناوی خۆیان لە خوتبەی جومعەدا لە جێگای ناوی پادشادا دەنا. وەک لە پێشەوە گوتمان نەک هەر دەرەبەگەکان بەڵکو بنەماڵە پادشاییەکان و میرنشینەکانی کوردیش هەرچەندە چەشنە سەربەخۆییەکیان هەبوو بەڵام لە نێو خۆیاندا یەک نەبوون و هەمیشە پێکەوە شەڕ و کێشەیان بوو. زۆر جاروا ڕێدەکەوت کە بۆ شەڕی یەکتر داوای یارمەتی لە شای ئێرانیان سوڵتانی عوسمانی بکەن. لە پاش چەند شەڕێکی سەخت لە ماوەی نێوان 1752 تا 1795دا بنەماڵەیەکی پادشایەتی گەورەی کورد بە سەرۆکایەتی کەریمخانی زەند لە ئێراندا دامەزرا. سەردەمی دەسەڵاتداری کەریمخان 1752 تا 1779 جوانترین فەسڵی مێژووی گەلی کورد بوو. دیارە ئەو ماوەیە بۆ ڕاگەیاندنی سەربەخۆیی گەلی کورد دەرفەتێکی باش بوو، بەڵام هەروەک سەلاحەددین بوو بە سەرداری چەند نەتەوەی تر، کەریمخانیش بوو بە فەرمانڕەوەی هەموو ئێران.
کەریمخان یەکەم کەس بوو کە خەڵک لەقەبی وەکیلیدا بوویە. کونسولی فەڕەنسا لە بەغدا لە نامەیەکدا کە ساڵی 1963 بۆ پاریسی نردووە لەبارەی کەریمخانەوە دەنووسێ لەژێر ڕابەرایەتی کەریمخاندا کە خاوەنی نفوذێکی شەخسی و ئاکارێکی زانایانەیە وا دیارە وڵات کەوتۆتە گەشەکردن و گەیشتۆتە هێمنایەتی و دامەزراوی، ئاسایش و هێمنی جێگەی ئاژاوە و شەڕ و هەرای گرتۆتەوە. کونسول پاشان دەنووسێ ڕێگاکان ئەمین بوونەوە، بازرگانی دەست پێکراوەتەوە، زۆر کاروان لێرەوە دەچنە ئێران و 15 تا 20 هزار ماڵی ئێرانی کە پەنایان بۆ عێراق هێنابوو ئێستا بەرەبەرە بۆ نیشتیمانی خۆیان دەگەڕێنەوە. کەریمخان زۆری پشتگیری زانست و فەرهەنگ دەکرد و زۆر هەوڵی ئاوەدانکردنەوەی وڵاتی دەدا. گەریدەی بەناوبانگی ئینگلیزی مەلکوم بەم جۆرە باسی کەریمخان دەکا. بە بەختیاری ژیا و کۆچی دوایی وەک مەرگی بابێکی خۆشەویست لە نێو خاو و خێزانی خۆیدا بوو. دوا میرنشینێک کە لە ئێراندا مابۆوە میرنشینی ئەردەڵان بوو. گەورەترین فەرمانڕەواکانی ئەمان ئەڵڵاخان 1800 تا 1820 و خوسرەوخانی کوڕی بوون. ئەردەڵانەکان تا زەمانی خوسرەوخان کە سەردارێکی بەناوبانگ بوو تا ئێستاش لەو مەڵبەندە خۆشەویستی خەڵکە سربەخۆیی خۆیان پاراست. ساڵی 1865 غولام شاخان بوو بە والی ئەردەڵان و لە پاش مردنی ئەو شای ئێران ئەو میرنشینەی هەڵوەشاند و بۆ خۆی والی بۆدانە. بەم جۆرە دوا مەڵبەندی کوردستان کە تا ڕادەیەک سربەخۆیی هەبوو ئازادی خۆی لەدەست چوو. 4. کورد لە ڕۆژگاری نوێدا. پاش ئەوەی تورکەکان ساڵی 1683 لە نزیک ویەن شکان، بایاندایەوە سەر سنووری ڕۆژهەڵات و بەرەبەرە دەستیان درێژ کردە نێو کاروباری میرنشینە کوردەکان و لە ساڵی 1830 لە کوردستان دەستیان کرد بە دامەزراندنی بنکەی ئەسکەری. ئەو کارە بوو بەهۆی تووڕێی و هاروژانی کوردەکان و زۆری پێنەچوو بەرهەڵستی کوردەکان پەرەی گرت و لە پێناوی سربەخۆیی خۆیاندا ڕاپەڕین. ئەو چەشنە ڕاپەڕینانە تا ئاخری سەدەی 19 هەر درێژەیان هەبوو. یەکێک لەو کەسانە کە ئازایانە لەگەڵ تورکەکان بەشەڕ هاتووە محەممەد پاشا بوو کە بە میری ڕەواندز ناوبانگی دەرکرد بوو. محەممەد پاشا لەشکری کۆ کردەوە و لە ڕەواندز کارگەیەکی چەکسازی دامەزراند کە خەنجەر و تفەنگ و تەنانەت تۆپیشی دروست دەکرد. 200 و چەند تۆپی دروست کرد کە ئێستاش نمونەیان لە ڕەواندز و لە موزەی بەغدادا ماوە. محەممەد پاشا لەشکرێکی زیاتر لە 30,000 کەسی ساز کرد و لە ساڵی 1826دا سربەخۆیی وڵاتەکەی ڕاگەیاند. ئەو پیاوە قارەمانە لە ماوەیەکی زۆر کەمدا زۆر سەرکەوتنی بەرچاوی وەدەستهێنان. ناوچەکانی موسڵ و ماردین و جزیرەی ئیبنی عومەری گرت و لە بەغداوە تا سنووری عێراق و سووریا و عێراق و ئێران فەرمانی ڕەوا بوو. محەممەد پاشا لەگەڵ برایم پاشای کوڕی خدێوی میسر کە لەگەڵ تورکەکان لە شەڕدا بوو پەیوەندی دامەزراند بۆ ئەوەی لە هەردوو لاوە پەلاماری ئیمپراتوری عوسمانی بدەن. کاتێک سوڵتان پەیزانی لەشکرێکی گەورەی ناردە سەر محەممەد پاشا بێ ئەوەی ئەو هێرشە هیچ سوودی پێبگەینێ، بەڵام زۆری پێنەچوو کە محەممەد پاشا بۆ خۆی تەسلیمی سوڵتان بوو، چوو بۆ ئەستەمبول. ئەوەش لە ئەنجامی هەندانی مەلای خەتێدا بوو کە پێی وابوو شەڕکردن لەگەڵ خەلیفە گوناحێکی گەورەیە. لە گەڕانەوەیدا بەکرێگیراوەکانی تورک بە ناپیاوی لە تەرابزون کوشتیان. میری جزیرە بەدرخان بەرەبەرەکانیەکی توندی دژی تورکەکان دەست پێ کرد و ساڵی 1842 هەموو مەڵبەندی نێوان گۆلی وان و ورمێ لە شیمال و موسڵ و ڕەواندز لە جنوبی کردە یەک پارچە و دەسەڵاتی تێدا گرتە دەست. بەڵام تورکەکان توانیان مەسیحیەکانی لێڕاستکەنەوە کە ئامادە نەبوون باج و پیتاک بە بەدرخان بدەن. لەبەر ئەوە بەدرخانیش بە توندی سزایدان. لێرەدا بریتانیا و فەڕەنسا بە توندی داوایان لە سوڵتان کرد کە پارێزگاری گیانی مەسیحیەکان بکە. پاشان بەدرخان لە ئەنجامی خەیانەتی خزمێکی خۆیدا شکاو بەدیل گیرە. گەورەترین ڕاپەڕینی ئەو سەردەمە ڕاپەڕینێک بوو کە لە ماوەی شەڕی نێوان ڕووس و تورکدا 1815 تا 1856 بە سەرۆکایەتی قارەمانی نیشتیمانی یەزدانشێر هەڵگیرسا. ئەو ڕاپەڕینە لە مەڵبەندی هەکاری و بۆتان دەستپێکرا و
پاشان بە خێرایی پەرەی گرت و لە ماوەیەکی زۆر کەمدا یەزدانشێر توانی هەموو مەڵبەندی نێوان گۆلی وان و ورمێ ڕزگار بکە. یەکێک لە بەرچاوترین سروشتەکانی ئەو ڕاپەڕینە ئەوە بوو کە زۆربەی توێژەکانی گەل پشتیوانیان لێدەکرد و بە پێچەوانەی ڕاپەڕینەکەی بەدرخان هاونیشتیمانە مەسیحیەکان زۆریان یارمەتی ڕاپەڕینەکەدا و لە شەڕەکاندا بەشدار بوون. لە ژانویەی ساڵی 1855دا ژمارەی هێزەکانی یەزدانشێر گەیشتە 30,000 کەس و لە فێڤریەی ئەو ساڵەدا بوو بە 60,000 و پاشان گەیشتە 100,000 کەس کە یونانی و عەرەبیشی لەگەڵ بوون. یەزدانشێر هەوڵی ئەوەشیدا لەگەڵ لەشکری ڕووس بۆ شەڕی تورکەکان پەیوەندی بگرێ، بەڵام بەداخەوە سەر نەکەوت. ئەو ڕاپەڕینە 2 ساڵی خۆگرت. پاشان بریتانیا هێزەکانی خۆی ناردە هاواری تورکیا و لە ڕێگەی نەمرودی پیاوی خۆیەوە توانی یەزدانشێر قانع بکە بۆ ئەوەی لەگەڵ سوڵتان ڕێک بکەوێ. بەم جۆرە یەزدانشێریش بەو بەڵێن و پەیمانە فریوی خوارد و چووە ئەستەمبوڵ و ڕاپەڕینەکە کۆتایی هات. بەڵام تەئسیری ئەو ڕاپەڕینە لە کارەساتی پاشەڕۆژی خەباتی گەلی کورددا زۆر بوو. هەتا ئێستاش ناوی یەزدانشێر لە فۆلکلۆری کوردیدا بەڕێز و خۆشەویستیەوە یاد دەکرێتەوە. ڕاپەڕینێکی گرنگی دیکەی کورد ئەوە بوو کە شێخ عوبەیدوڵڵای شەمزینی ڕێبەرایەتی کرد. ئەو ڕاپەڕینە ساڵی 1880 هەڵگیرسا و شێخ عوبەیدوڵڵا کەڵکی لە نفوزی خۆی وەرگرت و عەشیرەتە کوردەکانی یەک خست و هەموو مەڵبەندی نێوان گۆلی وان و ورمێ ڕزگار کرد. شێخ زۆر باش لەوە گەیشت بوو کە هەتا کوردەکان یەک نەخاتەوە و هەتا سیاسەتێکی دۆستانە بەرامبەر بە کەمایەتیە نەتەوایەتیەکان ڕەچاونەکە ناتوانێ بە ئامانجی خۆی بگا. بۆیە ساڵی 1885 کاتێک پێشنیاریان پێکرد کوشتار لە مەسیحیەکان بکە، لە وەڵامدا گوتی تورکەکان دەیانەوێ ئێمە لە مەسیحیەکان بدەین و کاتێک مەسیحیەکانیش بڕانەوە بۆ خۆیان بابدەنەوە سەر ئێمە. ئەو جارەش نۆکەرانی ئیمپریالیزمی بریتانیا نەخشی شومی خۆیان یاری کرد. شێخ لە وتارێکی خۆیدا لە ناو چیە کونسولی بریتانیای لە شاری وان دەستنیشان کرد و گوتی گوێ بۆ قسەی بێگانە شل ناکەم، ئەمن لەو باوەڕەدام ئێستا کە سەرۆکە کوردەکان کەوتونە بەر پەلاماری حکوومەتی ئێران، ئێمە نابێ ئەو دەرفەتە لەدەست بدەین کە بۆ ئەستاندنەوەی هەموو مەڵبەندە کوردنشینەکانی تورکیا و ئێران هەڵکەوتووە. ئێمە دەبێ ئەو مەڵبەندانە ڕزگار بکەین و بیانگرینە ژێر دەسەڵاتی خۆمان و میرنشینێکی سربەخۆی کورددا بمەزرێنین. پێویستە بگوترێ لە کاتێکدا کە حکوومەتەکانی ئێران و تورکیا لە نیازی شێخ تێگەیشتن، پشتیان لێک بەست و بەهێزی هەردووک لە ئەو ڕاپەڕینە گرنگەی کوردیان کوژاندەوە. لە پاش ئەو ڕاپەڕینە سوڵتانی عوسمانی سیاسەتێکی نەرمتری بەرامبەر بە کوردەکان گرتە پێش. ساڵی 1892 چەند قوتابخانەیەک لە ئەستەمبوڵ و بەغدا بۆ عەشیرەتەکان کرانەوە بە ناوی عەشیرەت مەکتەبلەری بۆ پێگەیاندنی هێزی سوارەی کورد کە پێیان دەگوتن حەمیدیە بە ناوی سوڵتان عەبدولحەمیدەوە کە ئەو کاتە لە سەرکار بوو. هەرچەند تورکەکان بۆ شەڕی دژی رووسیا پێویستیان بەو هێزانە هەبوو، بەڵام بۆ لە نێوبردننی ئەرمەنیەکان کەڵکیان لێوەرگرتن و سوارەی حەمیدیە لە شەڕی ڕووس و تورکیادا نەخشێکی گرنگیان نەبوو. بەڵام کوردەکان بەهۆی سوارەی حەمیدیەوە لای تورکەکانیان گرت. ئەمجار تورکەکان باوەڕیان بەو سوارانەش نەدەکرد. قانونی ئەساسی کاتی ساڵی 1895 تورکیا بەڕاشکاوی دەڵێ ئەندامانی هێزی سوارەی حەمیدیە نابێت لە کاتی مەشقدا نەبێ بەرگی سەربازی لەبەر بکەن و چەکەڵ بگرن و لە کاتی مەشقدا نەبێ ئەندامانی هێزی سوارەی حەمیدیە بۆ دادگای زەمانی ئاشتی بانگ دەکرێن. 5. خزینی دەوڵەتە ئیمپریالیستەکان بۆ نێو کوردستان. چارەنووسی کوردەکان هەر لە کاتی شەڕی رووسیا و ئێرانەوە سەرنجی رووسیای تەزاری ڕاکێشا بوو، چونکە 2 بەش لە 3 بەشی لەشکری ئێران لە کوردەکان پێکهات بوو. رووسیا لە جەنگەی شەڕی رووسیا و تورکیاش لە ساڵانی 1828 تا 1829 و پاشان بە تایبەتی لە جەنگەی شەڕی نێوخۆدا 1853 تا 1856 بایەخێکی زۆری بە کورد دەدا. بایەخپێدانی حکوومەتی تەزاری بە کوردەکان کە بە نەتەوەیەکی ئازا و شەڕکەر ناسرابوون بۆ ئەوە بوو کە دژی هێزەکانی سوڵتانی عوسمانی و شای ئێران شەڕیان پێ بکە، یالانی کەم وایان لێ بکە بێلایەن بن و دژی رووسیا شەڕ نەکەن.
حکوومەتی رووسیای تەزاری و بریتانیا تەعەسوبێکی مەسیحیگەری توندیان بەرامبەر بە چارەنووسی ئەرمەنیەکانی تورکیا و بەتایبەتی ئەوانەی لە کوردستانی تورکیا دەژیان نیشاندا. مەبەستیشیان هەر ئەوە بوو کە پاراستنی مافی ئەرمەنیەکان بە ناوی مەسیحیگەریەوە بکەنە بیانوو بۆ ئەوەی لەباری سیاسیەوە تین بۆ سوڵتان بێنن. ئەوەندەی پەیوەندی بە کوردیشەوە هەبوو ئەو دوو دەوڵەتە مەسیحیە کوردیان هەر بە بەشەر نەدەزانی. لە 7 سپتامبری ساڵی 1980دا حکوومەتەکانی رووسیا و بریتانیا و فەڕەنسا و هیندێکی تر لە وڵاتەکانی ئەوروپا لە وەڵامی بەیاننامەیەکدا کە تورکیا لەبارەی ئەرمەنیەکانی دانیشتووی ڕۆژهەڵاتی تورکیاوە کە زیاتر لە 70% دانیشتووان بوون بڵاوی کردبووەوە یادداشتێکی هاوبەشیان بە حکوومەتی عوسمانیدا. لەو یادداشتەدا بەڕاشکاوی گوترا بوو لەبەر ئەوەی ئەو کوردە کۆچەریانەی کە لە چێوەکان دەژین هەر بۆ ئاژاوەنانەوەی دژی مەسیحیەکان دێنە خوارێ بۆ پێدەشتەکان پێویستە لەو سەرژمێریەدا حیساب نەکرێن کە بۆ دەرکەوتنی زۆریایەتی دانیشتوانی ئەو مەڵبەندە دەکرێت. کەچی لە جەنگەی شەڕی یەکەمی جیهانیدا دەوڵەتە ئیمپریالیستیەکان بە پێویستیان زانی ئەو کوردە کۆچەریانەیان لەبیر بێ و نۆکەرانی رووسیا و بریتانیا لە شیمال و هی ئاڵمان و بریتانیا لە کوردستانی جنوبیدا کەوتنەکار. تەنانەت واسموس کونسولی ئاڵمان لە بوشهر بە یارمەتی عەشیرەتی کوردی سەنجابی توانی بەرگری لە یەکترگرتنەوەی هێزەکانی رووسیا و بریتانیا بکە و نۆکەرانی بریتانیاش توانیان عەشیرەتەکانی کەلهوڕ و گۆران و هەورامان بەدرا و فری و بدەن و بە زێرپێنیشاندان و بەڵێنی بەدرۆ بەگشت عەشیرەتەکانی سەنجابییانداکردن. یەکەم جار لە سەرەتای سەدەی 20دا ئەمریکا بەهۆی میسیۆنێرەکانەوە توانی پەلباوێتە کوردستانەوە. ئەوانە لە کاتی شەڕی یەکەمی جیهانیدا نەخشێکی گرنگیان لە مەڵبەندەکانی ورمێ و مەهاباددا یاری کرد. بەڵام لە ماوەی نێوان هەردوو شەڕە جیهانیەکەدا و بەتایبەتی پاش شەڕی دووهەم نفوزی ئەمریکا زۆر بەهێز بوو. لە جەنگەی شەڕی یەکەمی جیهانیدا پاش ئەوەی بریتانیا و فەڕەنسا زانیان کە ئاڵمان لە شەڕدا شکاوە لەبارەی کاروباری داهاتووی ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە پەیمانێکی نهێنیان مۆر کرد کە بە پەیمانی سایکس پیکۆ ناسراوە. بەپێی ئەو پەیمانە ئیمپراتوری عوسمانی بە دوو مەڵبەندی نفوزی بریتانیا و فەڕەنسا دابەشکرا. مەڵبەندی دەسەڵاتی بریتانیا کە بە مەڵبەندی سوور ناونرابوو بەشێکی سەرەکی بریتی بوو لە بینولنەهرین عێراق کە لە خانەقینەوە لە کوردستانی جنوبی هەتا جنوبی کوێیت دەگرێتەوە. مەڵبەندی دەسەڵاتی فەڕەنساش کە بە مەڵبەندی شین ناودەبرا بە شێوەیەکی سەرەکی سووریا و لوبنانی ئێستا و بەشی جنوبی ڕۆژهەڵاتی تورکیا یانی کوردستانی شیمالی ڕۆژئاوای دەگرتەوە. فەلەستین ناوچەی قاوەیش بڕیاردرا کە بێتە ژێر چاودێری نێونەتەوایەتیەوە. وەزیری دەرەوەی رووسیا سازانۆف کاتێک هەستی بە پەیمانەکە کرد لە 26 ئاوریلی 1916دا ڕایگەیاند کە بەو پەیمانە ڕازیە بەو شەرتەی مەڵبەندەکانی شیمالی ڕۆژهەڵاتی تورکیا بدرێن بە رووسیا. ئەو مەڵبەندانەش بە شێوەی سەرەکی بریتی بوون لە تەرابزۆن و بەشی شیمالی ڕۆژئاوای کوردستان. بەم جۆرە زۆربەی خاکی کوردستان لەلایەن ئەو سێ دەوڵەتە ئیمپریالیستیەوە دابەشکرا. شازادە شاخۆفسکی کونسولی رووسیای تەزاری لە دیمەشق پێش شەڕی یەکەمی جیهانی و یەکەم بەکرێگیراوی تەزار لە کوردستان لە جەنگەی شەڕدا دەنووسێ کارێکی زۆرم کردبوو بەڵام کودتای فێڤریە بەرهەمەکانی لەنێو برد. مەبەستی لەو کودتایە شۆڕشی بورژوا دیموکراتی 1970 رووسیایە. کورد ئۆغڵی دەنووسێ پیاو هەق بڵێ شۆڕشی رووسیا و پاشان شۆڕشی ئۆکتۆبر توانیان دیپلۆماسی تەزار دوایی پێبێن و ڕادەیەک بۆ ئەو یاریە خوێناویە لەگەڵ چارەنووسی گەلی کورد بە قازانجی ئیمپریالیزمدا بنێن. حکوومەتی سۆڤیەتی پەردەی لەسەر پەیمانی سایکس پیکۆ و پەیمانەکانی تر هەڵدایەوە و بەو کارە یارمەتی گەلانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستیدا کە فێڵ و تەڵەکەی ئیمپریالیستەکانیان بۆ ئاشکرا بێ. شۆڕشی 1905 رووسیا لە ئێران و تورکیا دوو شۆڕشی بەدوادا هاتن. لە تەورێز کە لەو ڕۆژگارەدا بنکەی شۆڕشی ئێران بوو لە شارەکانی مەهاباد و سنە و سەقز و کرماشان لە کوردستانی ئێران ئەنجومەنەکان دامەزران. ئەنجومەنی شۆڕشی مەهاباد بە سەرۆکایەتی گەورە پیاوی کۆمەڵایەتی هەڵکەوتووی کورد قازی فەتاحی شاعیر دامەزرا. لە کرماشانیش نزیکەیدا ئەنجومەن دامەزران و هەر لەو کاتەدا ڕاپەڕینی عەشیرەتی شکاگ لە دەوروبەری ورمێ لەژێر دروشمی خودموختاری بۆ کورددا هەڵگیرسا.
کوردەکانی تورکیاش سەرکەوتنی حیزبی لاوانی تورکیایان بە دەرفەت زانی و بۆ دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆی کورد دەست بەکار بوون. ساڵی 1898 ڕۆژنامەی کوردستان لە پێشدا لە قاهیرە دەرچوو، پاشان گوێزرایەوە بۆ ژنێف. ساڵی 1908 ڕۆژنامەی هەتاوی کورد ئۆرگانی کۆمەڵەی تەرەقی و تەعالی بڵاو بووە و بەدوای ئەودا ڕۆژنامەی ڕۆژا کورد ئۆرگانی هیڤی کورد دەرچوو. هەمووی ئەو ڕۆژنامانە لەلایەن ئەو ڕووناکبیرە کوردانەوە دەردەکران کە لەسەر بنەماڵە دەرەبەگەکان یان کۆمەڵە نەتەوایەتیەکان بوون و هەوڵیان دەدا بیر و ڕای خەبات بۆ وەدەستهێنانی مافە نەتەوایەتیەکان و ڕزگاری گەلی کورد بڵاو بکەنەوە. شەڕی یەکەمی جیهانی کۆتایی بە تێکۆشانی ئەو کۆمەڵە و ڕۆژنامە کوردیانە هێنا. حکوومەتی تورکیا خەزای ڕاگەیاند و کوردەکانیش بە خەزاوە خەریک بوون و خەباتی ڕزگاری خوازیان بێهێز بوو. ئەو خەباتە کە دەیتوانی بە خێرایی و بە تایبەتی لە جەنگەی شەڕدا پەرەبستێنێ. سەرەڕای ئەوە کە حکوومەتی تورکیا سیاسەتی لە نێوبردنی کوردی گرت بۆ پێش، ژمارەیەکی زۆریشی لە سەرۆکە کوردەکان کوشت. لەلایەکی دیکەشەوە حکوومەتی تورکیا بە بیانووی پاشەکشە لە بەرامبەر هێزەکانی رووسیادا 700,000 کوردی لە نیشتیمانی خۆیان گواستەوە. لە ماوەی ئەو گواستنەوەیەدا ژمارەیەکی زۆر لە کوردەکان لە نێوچوون. لە جەنگەی شەڕی یەکەمی جیهانیدا لەشکری تورک نەک هەر لە کوردستانی تورکیا بەڵکو لە کوردستانی ئێرانیش زۆر گوندی کوردی وێران کرد و مەڕ و ماڵاتێکی زۆری کوردەکانی بەقڕدا و هەزاران هاونیشتیمانی دەستەوەستانی کوشت و لە نێو برد. بەرهەمی شەڕی یەکەمی جیهانی بۆ زەحمەتکێشانی کوردستان تەنیا هەژاری و چەوسانەوە و کوشتار و کوێرەوەری بوو. 6. کوردستان پاش شۆڕشی مەزنی سۆسیالیستی ئۆکتۆبر. لە 30 ئۆکتۆبری 1918دا پەیمانێکی تەقەوەستاندن مۆرکرا کە بە گوێرەی ئەو پەیمانە تورکیا بێلا موجومی تەسلیم بوو. ئەو پەیمانە هەر لەو کاتەدا بە مانای ڕوخانی ئیمپراتوری عوسمانی بوو. لەگەڵ بڕانەوەی شەڕ ڕێکخراوە ڕۆژنامە کوردیەکان خەباتێکی بەربڵاویان دەست پێ کرد و یەکەم دروشمیان دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆی کورد بوو. پاش سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبر کاربەدەستە سۆڤیەتیەکان هەوڵێکی بە نرخیاندا بۆ بەهێزکردنی دەسەڵاتی خۆیان لە قەفقاز. ئەو کارە لە هەموو بارێکەوە تەعسیرێکی گەورەی کردە سەر ڕەوتی پێشهاتەکان لە وڵاتەکانی دراوسێدا. لە 3 دەسەمبری 1970دا بەیاننامە بەناوبانگەکەی سۆڤیەت بۆ زەحمەتکێشانی موسڵمان لە رووسیا و ڕۆژهەڵاتدا بڵاو کرایەوە. ئەو بەیاننامەیە و چارەسەرکردنی مەسەلەی نەتەوایەتی لە سۆڤیەت کە بە کردەوەش جێبەجێکرا، تەعسیری گەورەی شۆڕشی ئۆکتۆبریان لە چارەنووسی نەتەوە زۆر لێکراوەکاندا بۆ نەتەوەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە تایبەتی لە وڵاتە دراوسیەکاندا ڕوون کردەوە. ئەو ڕووداوە لە کوردستانی ئێراندا بە جۆرێک دەنگیدایەوە کە بە پێشنیاری سەربازە شۆڕشگێرە رووسەکان ساڵی 1918 لە شاری کرماشان چەند ئەنجومەنێک دامەزران. هەر لەو وەختەدا دەتوانین تێبگەین کە شۆڕشی مەزنی سۆسیالیستی ئۆکتۆبر و سیاسەتی یەکێتی سۆڤیەتی بەرامبەر بە نەتەوەکان چەندی کار کردوتە سەر جوڵانەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی گەلی کورد. ساڵی 1990 جوڵانەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی تورکیا بە سەرۆکایەتی مستەفا کەماڵ پەرەی گرت و هەموو تورکیای تەنیەوە. لە ژوویەی هەو ساڵەدا کۆبوونەوەیەکی ڕێکخراوە نیشتیمانیەکان و ڕێکخراوەکانی بورژوازی نیشتیمانی کرا کە لەوێ کۆمەڵەی پاراستنی مافی ئەنەدۆڵی ڕۆژهەڵات دامەزرا. ئەو کۆبوونەوەیە لە ئەرزڕۆم کرا و هەموو دەستە و تاقمە تێگەیشتووەکانی کورد بە چەشنێکی زۆر کاریگەرتەیدا بەشدار بوون و بە هەموو تواناوە پشتیوانی خەباتی ڕزگاری خوازی نیشتیمانی و دژی ئیمپریالیستی تورکەکانیان دەکرد، چونکە پێیان وابوو سەرکەوتنی ئەو خەباتە لەوانەیە گەلی کوردیش بە مافە نەتەوایەتیەکانی بگەیەنێ. ساڵی 1920 کاتێک ئەنجومەنی گەورەی نیشتیمانی تورکیا لە ئەنکەرە کۆبووە، 72 نوێنەری کوردی تێدا بەشدار بوو کە بە ناوی نوێنەرانی کوردستانەوە هاوکاری مستەفا کەماڵیان دەکرد. لە مانگی ئوتی 1920دا پەیمانی سێور بەسەر تورکیادا سەپێندرا کە بەشێک بوو لە پەیمانی وێرسای. ئەو پەیمانە لەلایەک بریتانیای گەورە و فەڕەنسا و یونان و ئیتالیا و ڕۆمانی و یوگوسلاوی و چیکۆسلۆواکی و لەهستان، پۆلۆنیا و بێلژیک و ژاپۆن و حیجاز و ئەرمەنستانی داشناک و لەلایەکی ترەوە سوڵتانی تورک مۆریان کردبوو. لەو کۆنگرەیەدا دەستەیەکی نوێنەرایەتی کوردیش بە سەرۆکایەتی شەریف پاشا بەشدار بوو. پەیمانەکە لەبارەی کوردستانەوە ئەم بەندانەی خوارەوەی تێدا گونجابوون. بەشی سێهەم
بەندی 62 کۆمیسیۆنی ئەستانبول لە 3 ئەندام پێک دێ کە حکوومەتەکانی بریتانیا و فەڕەنسا و ئیتالیا بەڕەسمی دەستنیشان دەکەن. هەتا 6 مانگ دوای مۆرکردنی ئەو پەیمانە ئەو کۆمیسیۆنە نەخشەیەک بۆ خودموختاری ئۆتۆنۆمی مەحەلی ئەو مەڵبەندانە پێشکەش دەکا کە زۆربەی دانیشتوانیان کوردە و کەوتونە ڕۆژهەڵاتی چۆمی فورات و جنوبی ئەرمەنستان کە دەکرێت لە مەودووە سنووریان بۆ دیاری بکرێ یان کەوتونە شیمالی سنووری نێوان تورکیا و سووریا و بینولنەهرین وەک لە فەقەرەکانی 27 و 2 هاتووە. ئەگەر کۆمیسیۆنەکە لەسەر مەسەلەیەک نەیتوانی بڕیارێکی تێکڕایی وەربگرێ هەرکام لە ئەندامانی کۆمیسیۆن مەسەلەکە لەگەڵ حکوومەتی خۆی دێنێتە گۆڕێ. ئەو بەرنمەیە پارێزگاری تەواوی ئاسووریەکان و کەمایەتیە قەومی و ڕەگەزیەکانی دیکە لەو مەڵبەندەدا دابین دەکا و بۆ وەدیهێنانی ئەو ئامانجە کۆمیسیۆنێک لە نوێنەرانی بریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و ئێران و کوردەکان بۆ پشکنین و بڕیاردان لەسەر هەر چەشنە دەستکاریەک کە بە گوێرەی شەرتەکانی پەیمانی سنوور لە نێوان تورکیا و ئێراندا لەسەر سنووری تورکیا ئیمکانی هەبێ سەر لەو مەڵبەندانە دەدا. بەندی 63 حکوومەتی تورکیا لە ئێستاوە دەستەبەر دەبێت کە هەموو بڕیارەکانی ئەو دوو کۆمیسیۆنە کە لە بەندی 62دا باسکراون قبول بکا و هەتا 3 مانگ پاش ئەوەی کە پێی ڕاگەیەندرا جێبەجێیان بکە. بەندی 64 ئەگەر تا ساڵێک پاش ئیمزاکردنی ئەم پەیمانە کوردەکانی دانیشتووی ئەو مەڵبەندەی لە بەندی 62دا دیاری کراوە بە ئەنجومەنی کۆمەڵی نەتەوەکانیان ڕاگەیاند کە زۆربەی دانیشتوانی ئەو مەڵبەندە دەیانەوێت لە تورکیا جیابنەوە و ئەنجومەنیش دانی بەوەدانا کە ئەوانە دەتوانن سربەخۆ بژین و تۆسیەی کرد کە سربەخۆییان بدرێتێ تورکیا لە ئێستاوە دەستەبەر دەبێت کە ئەو تۆسیەیە قبول بکا و لە هەموو حەقێکی خۆی لەو مەڵبەندە دەسەڵگرێ. چۆنیەتی دەستبەرداربوونی تورکیا لەو مافانە بە درێژی لە پەیمانێکی تایبەتیدا باز دەکرێت کە لە نێوان تورکیا و هاوپەیمانە گەورەکاندا دەبەسترێ. کاتێک حکوومەتی تورکیاش لەو مافانە دەستبەردار بوو ئەگەر کوردەکانی ویلایەتی مووسڵ بە دڵخوازی خۆیان ویستیان بچنە پاڵ ئەو حکوومەتە کوردەوە هاوپەیمانە گەورەکان هیچ چەشنە پێشگیریەکیان ناکەن. لێرەدا ئەو پرسیارە دێتە پێش کە بریتانیا و فەڕەنسا ئەو دوو دەوڵەتە ئیمپریالیستیە کە سەرۆکایەتی پەیمانی سێوریان دەکرد چۆن بەوە ڕازی بوون کە کوردستانێکی خودموختاردا بمەزرێ کە لەوانە بوو پاشان سربەخۆییش وەربگرێ. ئایا بریتانیا و فەڕەنسا وەک بە ڕواڵەت دەیانگوت بەڕاستیش دەیانەویست گەلی کورد بە پێی چاردەبەندەکەی پێشنیاری ویلسۆن مافی دیاریکردنی چارەنووسی خۆی وەدەستبێنێ؟ نیازی ڕاستەقینەی ئەو دوو دەوڵەتە ئەوە بوو کە پێشگیری لە بڵاوبوونەوەی شوێنەواری شۆڕشی مەزینی سۆسیالیستی ئۆکتۆبر بکەن. دەیانەویست دەوڵەتێکی پاشکەوتووی دەرەبەگایەتی دروست بکەن کە تورکیا و رووسیای سۆسیالیستی لێکجیا بکاتەوە و ببێتە نوختەیەکی استراتیژی دژی یەکێتی سۆڤیەتی لە نزیک کانگاکانی نەوتی قەفقاز. لەلایەکی تریشەوە ئیمپریالیستەکان لە هاوکاری نێوان کوردەکان و کەمالیستەکان تۆقی بوون و بەو نەخشەیە دەیانەویست ئەنەدۆڵی ڕۆژهەڵات یانی کوردستان کە خەڵکەکەی پشتیوانی کەمالیستەکان بوو جیابکەنەوە و بەو جۆرە جێگایان پێلێشکن. بریتانیاییەکان کە دەستی باڵایان لە پەیمانەکەدا هەبوو پێیان وابوو کە ئەگەر دەوڵەتێکی وادا بمەزرێ ڕاستەوخۆ لەژێر سەربەستی بریتانیادا دەبێ. دیارە بریتانیا دەیەویست ویلایەتی مووسڵیش لە تورکیا جیاب بکاتەوە و بیخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە بە تایبەتی کە نەوتیشی لێ دۆزرابەوە. لە ڕاستیدا مەبەز لە پەیمانی سێور پچڕکردنی ئیمپراتوری عوسمانی بوو بە جۆرێک کە ئەو دەوڵەتانەیدا دەمەزرێن ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ لە ژێر دەسەڵاتی دەوڵەتە ئیمپریالیستیەکاندا بن. کلیمانسۆ سەرۆکی دەستەی نوێنەرایەتی فەڕەنسا بۆ وتووێژی دابەشکردنی تورکیا لە پاشان ڕوونی کردەوە و گوتی باشە ڕاستە ئەمن دەستم لە مووسڵ هەڵگرت بەڵام ئەوەم کردە چێشتە بۆ ئەوەی کیلیسم چنکەوێ. کیلیس و ئەسکەندەرون هیچ ئەیبیان نییە بۆیە بە ئینگلیزیەکانم گوت لە مووسڵ و کیلیس کامتان پێ باشە هەڵیگرن. گوتیان مووسڵ هەڵدەگرین. گوتم باشە ئێوە مووسڵ هەڵگرن و ئەمنیش کیلیس هەڵدەگرم. ئیمپریالیستەکان بەو بێشەرمیە چارەنووسی نەتەوەکانیان دیاری دەکرد. هەروەها کلیمانسۆ لە وتارێکی خۆیدا لە پەرلەمان دانی بەوەدانا کە ئەگەر زانیبای ویلایەتی مووسڵ ئەو هەموو نەوتەی هەیە هەرگیز ئەو پەیمانەی ئیمزا نەدەکرد. بەڵام پەیمانی سێور هەر لە سەرەتاوە وەک چینی ناسک بوو چونکە حکوومەتی سوڵتان کە بەهۆی نوێنەری خۆیەوە
ئەو پەیمانەی مۆرکرد بوو زۆری پێنەچوو کە لە زۆربەی مەڵبەندەکانی ئەنەدۆڵی ڕۆژهەڵاتدا دەسەڵاتی خۆی لەدەستدا و ئەنجومەنی گەورەی نیشتیمانی کە لە ئەنکەرە بەسترا و ئەو حکوومەتەی بە سەرۆکایەتی مستەفا کەمال هەڵی بژارد لە ژێر پەیمانەکە دەرچوون. قسەکەی بۆ ئەنکاریە ڕاست بوو کە گوتی پەیمانەکەی تورکیا لە کارگەی سێوری نەتەوەکاندا ئیمزا کرا، کارگەیەکە لە سێور کە دەفر و ئامانی چینی دروست دەکا و ئەو پەیمانەش وەک هەموو بەرهەمەکانی کارگەشتەکانی ئاسانە. لە ڕاستیدا ئەو پەیمانە لەبەرێک هەڵوەشا و پاش ئەوەی لە هاوینی 1921دا لەسەر چۆمی ساکاری هێزەکانی مستەفا کەمال بەسەر لەشکری یوناندا زاڵ بوون بە تەواوی بێنرخ بوو. هەتا سێپتامبری 1922 نزیکەی تەواوی خاکی تورکیا لەدەست هێزەکانی بێگانە ڕزگار کرا و پاشان لە نۆامبری ئەو ساڵەدا ڕژێمی پاشایەتی هەڵوەشێندرا. لە ژوئیەی ساڵی 1923دا لە کۆنگرەی لۆزان پەیمانێک ئیمزا کرا کە بە گوێرەی ئەو پەیمانە تورکیا نزیکەی هەموو خاکی خۆی بۆ پارێزرا. لەو پەیمانەدا بە هیچ جۆرێک باسی مەسەلەی کورد نەکراوە و تەنیا ئەوەندەی تێدایە کە پێویستە ڕێز بۆ مافی فەرهەنگی و ئاینی کەمایەتیەکان دابنرێ. بەم جۆرە پەیمانی سێور لەوەندە زیاتر کە بۆ یەکەم جار لە پەیمانێکی نێونەتەوایەتیدا باسی مافەکانی گەلی کورد کراوە، قازانج و بایەخێکی بۆ کورد نەبوو. گەلی کورد لەو پەیمانە کە هەر بە مردویی لەدایک بوو لەوە زیاتری پێنەبڕا.